ڕوو دەکەمە هەمومان کە تاو دەکەین بە شەو بە ڕۆژ ئایا پێمان خۆشە خوای گەورە خراپەکانمان بۆ بگەڕێ بە چاکە بیگۆڕێت بە چاکە بۆمان بێگومان پێمان خۆشە کەسێک لە ئێمە ملیۆنە گوناحمانەیە ملیارێ گوناحمانەیە پێمان خۆشە ئەو ملیۆنە گوناهە ئەو ملیارە گوناه و تاوانە خوای گەورە بیکاتە 1 ملیۆن 1 ملیار خێر و چاکە بێگومان هەمومان پێمان خۆشە واتە لە جێی هەموو خراپەیەک خوای گەورە چاکەیەکت بۆ دابنێ و خراپەکەت نەهێڵێ هەمومان پێمان خۆشە بەڵێ بەڵام خوای گەورە دەفەرمێ إلا من تاب وآمن وعمل عملا صالحا فأولئك يبدل الله سيئاتهم حسنات ئەی ئەو کەسێک کە تاوانە زۆر کردووە بێئومێد بوویتە بێئومێد مەبە خوای گەورە وعدی داوە ئەوەی زینا بکات ئەوەی خەڵکی بە ناحەق بکوژێ ئەوەی شەریک بۆ خوا بڕیاردا دەیخەمە ناو جەهەنەمەوە سەرشۆڕی دەکەم ڕیسوای دەکەم ئیلا مەگە کەسێک ئەو تاوانان ئەنجام بدا و بگەڕێتەوە بۆ لای خوا بەڵام ئیلا من تابە تۆبە بکەیت وآمن ئیمانیش بهێنی وعمل عملا صالحا کردەوەی چاکیشی لەگەڵا بکەیت نەک وەڵام من خوایە تۆبە بەڵام نوێژ ناکەم ئەو کردەوە تۆبەیە خوا لێت قبوڵ ناکات خوایە گیان ڕۆژوو ناگرم پارەم هەیە حەج ناکەم توانایشم هەیە دەتوانم بیشی کەم پارەم هەیە و زەکاتی دەرناکەم ئەمە خوای گەورە تۆبەی لێ قبوڵ ناکات چونکە نەگەڕاوتەوە بۆ لای خوا چونکە خوای گەورە دوای تۆبەکە فەرمی ئیمانی هەبێ بەخوا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەگەڵ ئەوەیشدا کردەوەی چاک بکات ئەو کاتە خوای گەورە بەهۆی تۆبەکەتەوە بەهۆی گەڕانەوەت بۆ لای خوا هەموو خراپەکانیشت بۆ ئەگۆڕێ بە چاک نەک هەلێت خۆشە بێ واتە گوناهەکانت سفر دەبنەوە هیچی نامێنێ بەهۆی تۆبەکردنەوە و لە شوێنی هەموو خراپەیەکیش خێر و چاکەیەکت بۆ نووسراوە پێت خۆشە دەی تۆبە بکە بگەڕێرە بۆ لای خوا بگەڕێرە بۆ لای پەروەردگارت بۆ ئەوەی ئینشاءڵڵا لێت خۆش بێ و گوناهەکانت کۆتایی پێ بێت و لە جێی هەموو خراپەیەکیش خێر و چاکەیەکت بۆ بنووسێت